مفهوم مخالفي أم حديث من بور بكروا من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد. آية هيتي أي من أحدث في أمرنا هذا ما هو منه فهو مقبول. يعني شيء أمان ما هو منه ما ليس منه ما زاني أي ما هو منه من أحدث في أمرنا هذا ما هو منه شون ده بها براجان. أحسنت. إحياء السنة والعمل بالسنة. تيجي لا بۆ من لە مزگەوتێک هیچ کەسێک سوترە دانانێ کەس نازانێت لەو مزگەوتە سوترە هەرچیشە باشە تۆ دەی سوترەدا دەنێیت و بسم الله دەست پێ دەکەی نوێژەکەت خەڵکت ئەمە چییە دەبێتە مقۆمقۆیەک لە ناو خەڵکدا برا بەڕێزەکانم ئەمە یەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی لا يصلين أحدكم إلا إلى سترة کەس نوێژ نەکا إلا بۆ سوترەیەک نەبێ کاکەمە لە دەشتە بڵێ کوا بەڵگەم بۆ بێنە لە دەشت لە چه حەدیثێکدا پێغەمبەری خوا عەلەیهی سڵام فەرموویەتی بەس لە دەشت کە هاتووەتە مزگەوتەوە چۆتە پشت پایەکە چۆتە پشت دیوارەکە سەحابە کانوا یەبتەدیڕونە السەواری ئاوا لەناو مزگەوتدا ئەمە وردە تەماشا دەکەی تۆ شتێکت زیندوو کردەوە ئەوە ئەحدەث فی دیننا ما هو منه چکە خۆی لەناو دیندایە لەناو دیندا نییە شتەی تۆ کردت لەناو دیندا کەواتە ئەو شتەی تۆ مەقبوڵە و مەئجووری لەسەری دەچیتە مزگەوتێکەوە نوێژی بەیانی هەمووی قونوت دەخوێنێ و دەست بەرز دەکاتەوە تۆ دەست بەرز ناکەیت ئەوەی تۆ ئیحداثی شتێکی تازەیە خەڵک ئەمە چییە و بۆ دەستی بەرز نەکردەوە وای لێ دێت تۆش وەڵامت دەبێ کاکە دەستم بەرز نەکردەوە چکە پێغەمبەری خوا عەلەیهی سڵام وسلام مانگێک کردی دوعای کرد لە دوو هۆز ڕعل و دەکوان دوایی وازی هێنا هۆکارەکەشی دیارە هەر نازیلەیەکی گەورە بەسەر موسڵمانان لە نوێژەکان قونوت دەخوێنن ئەمما بەردەوام ئەوە حەدیثێکی ضعیفی لەسەرە ما زال يقنط في الفجر حتى فارق الدنيا كزانيان دفرمون راويشي ضعيف تدايا أبو جعفر الرازي عيسى بن ماهان كواتا حديثك ضعيفة هر بيان بلي ضعيفة وتاو أكيد يشك لوانا قسكيتو قبولا دواي بياني يشتر قبوليتي تاولي دي ملاكش وازي لدين إن شاء الله أوش بحقيقتها لا شوار خورنا ملاك هر إنكاري ليكربو لغنجا كانوا بوادا كانوا بودز برزنا كانوا يو بو سر لخلق دشي إنو دين تيك ددنو دوای چوو بۆ عمرە یا بۆ حەج چوو بۆ والله أعلم لەوێ ئەسڵەن شتیوانی هات وەکتی بەخوا ئێوە ڕاست دەکەن لەمە دوات تەواو دەست بەرزکردنەوە نەما بەس کە بڵێن کاکە نابێ ئێمە مخالفەی ئیمام بکەین دەی کاکە چوویت ئێمە ڕێگە خەڵک دەست بەرزکردنەوە کاتە ئەو سونە ئەو بیدعەیە کەی دەمرێ نامرێت تۆ ئیقراری دەکەیت وەکۆی لێتەوە دیسان دوایی کەوتت وەڵا دروست نییە ئەی خۆت بۆ دەتکرد ئەم بیدعەیەت بۆ کرد بۆ دەست بەرز کردەوە مادام دروست نییە بۆیە ئینسان بیدعە نەکا براکانم و ئیقرارش لەسەر بیدعە نەکەین أما شتێک لە تواناماندا نەبێ خەڵک دەیکا لا يكلف الله نفسا إلا وسعها بحكمة وبتدرج وبعلم وهولي إنكاري ونهشتني بدين